خاڵێکی تریان بۆ چارەسەری بەدگومانیمان بریتە لە بێهۆش نەبوون لە ئەنجام و چارەنووس و سزای بەدگومانی. تۆ بەس حساب بۆ ئەوە بکە ئەگەر تۆ وازت لە بەدگومانی نەهێنا ڕۆژی یەک جار بەدگومانی بکەی، یعنی تۆ 365 جار بەدگومانیت کۆ کردوتە ئەم گوناحە. کەسیشمانتیان نییە و بۆی بزانین کەسیشمانتیان نییە بەدگومانیەکەی ڕۆژانە نەکەوێتە ناوی. بەس هەر وەکو تاکیدی لێکم و دائیم ئەم نەخۆشیە دینداریانە ئەکەوینە ناوی، بەس لێمان نەبێ بە سیما و سیفەت و پیشە. مەیەڵە تیکرار بێتەوە، تۆبەی لەسەر کە و بیسڕەرەوە. ئێمە ئەگەر هاتوو حسابمان بۆ ئەوە کرد کە هەر گوناحێک لەمانە سزایەکی هەیە، ئەم سزایانە هەمووی کەڵەکە ئەبن لەسەرمان. ئەمانە مافی خەڵکی ترن، پێویستە ئاواژ یەکتری بیرخەینەوە. خوای پەروەردگاریش فەرمووە ذەکر فإن الذکرە تەنفع المؤمنین، فذەکر إن نفعت الذکرە. ئەم بیرخستنەوانە هەمووی بە منفعەتی مسلمانان دێتەوە. بۆیە منیش ئەم دەرسانەم داناوە بۆی بیرخستنەوەی خۆم بێ، بیرخستنەوەی ماڵ و مناڵم بێ، بیرخستنەوەی کەسوکار و دەوروبەرم بن، ئەنجا بیرخستنەوەی ئێوەی بەڕێزیش بێ، ئەو مسلمانە عەزیزانە بەتایبەتی ڕەوتەوانانی عەزیز و ئەو کەسانێک کە گومانی باشیان بە من هەیە کە ئەتوانم ئاڕاستەیان بکەم. هیوادارم هەموو لەسەر ئەم ئادابە ئیسلامیانە پەروەردە ببین، تەقوای خوامان زیاتر لە دڵ و دەرونا بچەسپێ و هەوڵیشی بۆ بدەین، چونکە تەقواکاری کتێبێک نییە بیخوێنیتەوە، بەڵێ کتێب خوێندەوە ڕێد نیشانەدا، شارەزا دەکاتەوە لەوەی چۆن بچی، هەروەکو کە دکتۆرێک بۆ دڕوو نەکاتەوە کە نەخۆشیەکە ئەمەیە چارەسەرەکەشی ئەمەیە، بەڵام منێتەوە لای خۆت بستوێک گولاجی بۆ نووسی و توێتی بە 7 ڕۆژ بەکاری بێنە، تۆ بێ خۆت مڕعاتی ئەوە بکەی کە لە کاتی خۆیانە بەکاریان بێ. ئەمەش بیرخستنەوەیە کە خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ بەمە ئاڵقەی دەیەم یان بەشی دەیەمی ئەم ئاڵقەی سێمە لە بەدگومانی کۆتایی پێدەکە. یەکێکە لە نەخۆشیەکانی بژاری دەروون کە باسییانەکەینەوە، ئەمە سێهەمیان بوو دوای ڕێابازی و گیانی کوێخایەتی و ئەمەش بەدگومانی بوو. خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ زاڵ بین بەسەر نەفسی خۆمانە، خۆمان کۆنتڕۆڵکەین، خوای پەروەردگار لە خۆیمان بگرێ، ئاڕاستەمان کە هیدایەتمان بدا، یارمەتی دەرمان بێ بۆ ئەوەی سەرکەوین بەسەر شەیتان و نەفس و هەوا و هەوەسە، چارەسەری ئەم نەخۆشیانەی خۆمان بکەین و ڕاست و مستەقیم ببین بە عەبدێکی سەرڕاست. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.